ڕۆژێکیان خۆی بۆی باس کردم هەر شخصی لە ماڵ خۆیان دانیشتم وتی عادل ئەمڕۆ کۆمەڵێک بیانی هاتبوون بۆ تەلەڤیزیۆن هەموویان مەسیحی بوون وتم دەی وتی یەکێکیان قەشە بوو کوردیش بوو دیارە دەنگ و باسی میحرابیان بینیوە وتارەکانی منیان بیستووە پێیان خۆش بوو من بکەن بە مەسیحی وتم ئەی تۆ چیت کرد مامۆستا وتی کوێ بکرا بزانە باشم کردووە وتی پێم وتن من بۆچی ببم بە مەسیحی ئەوانی ژووتیان لەبەر ئەوەی مەسیحیەت تەمەئینەیەتی هەیە دڵنیایی وتم ئەی ئیسلام تیایە وتی نەعەم ئیسلام هەمیشە لە بینی خەوف و ڕەجایە حتا ئینسان ئەمری قەت قەناعەتە بەوە نییە ئەچی دەباش لە 100% بەڵام لێرە وانییە لێرە تەمەئینە هەیە وتم کێ و تەمەئینەمانە دادێ مەسیح عەلەیهی السەلام وتم لەکوێ وتی لە زۆر شوێن وتی بێسە بۆ نمونە لە فەزلی خواوە من سەرکەوتوم لەم بەرنامەیە ئەو پیاوم وتی بەڵێ وتم تە باشە دە یەک دەقە کوێم لێ بکرن ئەو بەسەرەتەی گێڕایەوە کە ژنام باست کرد ڕۆژێکیان بەرامبەر مزگەوتی سەید حەسەن تۆزێ لەسەرەوە لە سابونکەران لەوێ قەسابخانەیەکەیە ئەڵێ لەوێ ڕاوەسا بووم گۆشت بکڕم بە کابرای قەسابم وت کە 2 کیلۆ گۆشتم بۆ بکێشێت پیاوێکی فەقیری ڕیش سپی لە پاڵمان ڕاوەسا بوو کە ئەوەی منی کێشانە کرد ئەبی ژووتی هەندێک ئێسقانم بۆ بکێشە ئەڵێ بەهینەکەم وت بە قەسابەکە بۆچی ئەو ئێسقانە کێشێ تی ئاخدی ئەو نیەتی پارەی نییە تاوەکو من هینی بۆ بکەم گۆشتی بۆ بکێشم وتم ئەگەر من پێی بڵێم تۆ بڵێ قبولی کات طبعا مامۆستا لەو شتانە زۆر ناسک تەعاملەکەیە کرد وتم ئەی چۆن ئەروەڵا مەمنونیشە ئەڵێ من بە مەمنونێکی ئەو وازم نەهێنا دەستم خستە سەر شانی پیاوەکە تۆزێ بردمە ئەولاوە بەس بەین خۆم خۆی وتم مامێکیان من ئەم گۆشتە ئەکڕم مرتاح نیم تۆ ئێسقان بکڕیت پێم خۆشە وەکو چۆن خۆم ئەم گۆشتم کڕیوە بۆ تۆش بەستکایە وەکو هەدیەیەک لێم قبولکە عینەن شتیش بۆ تۆ ئەکڕم لێم قبولەکەی ئەڵێ وتی بەڵێ مامۆستا گیان زۆر سپاسیش دەکەم ئەڵێ عینەشت بۆ ئەویشی کێشانە کرد 2 کیلۆ یامە دەست پیاوەکە ئەویش ڕۆشت ئەڵێ لەو کاتە بەیانی خێزانم تەلەفۆنی بۆ کردم وتی شەماڵ لە ڕێکخراوە ڕێکخراوێکی هەنێ هەبوو ئەجنەبی بوو لەوێەوە تەلەفۆنیان کردو و تویانە مستەر شەماڵ لە هەر شوێنە بێ پێی بڵێ با بێت بۆ لەمە بۆ ڕێکخراو منەظەمەیەک بوو ئەڵێ منیش یەکسەر سواری سیارەکە بووم گۆشتەکەم لە ماڵەوە دانا و یەکسەر چوون بۆ ڕێکخراوەکە گەیشتمە ئەوێ وتیان ئەم سوپاسنامەیەتانم دیرەکە پێوتم تی ئەم سوپاسنامەیەت بۆ هاتووە ویستمان خۆمان بدەینێ زوو بێت بۆیە تەلەفۆنمان بۆ کردی ئەڵێ منیش کردمەوە هەڵم بشڕی سێرکەم 1500 دۆلاری تایە لەگەڵ سوپاسنامەیەکە وتم ئەمە کەی گەیشت تیان 20 دقە لەمە پێش 20 دقە لەمە پێش ڕێک ئەو کاتە بوو کە من گۆشتەکەم کڕی بۆ ئەو پیاوە سبحان الله وتم بەڵام من بیستومە لە دینی ئیسلامە خوای گەورە یەک بەدا پاداش دەداتەوە لە هەندێک شوێنە 1 بە 100 لە هەندێک شوێنە 1 بە 700 بەڵام ئەمە 1 بە 1500 زۆر زۆرە گۆشت کیلۆ دۆلارێک بووە بەڵێ 1500 دلار زۆر زۆرە سبحان الله لێ مەسیحەکانش کە من بۆ نەگەڕانەوە وتیان ئەو پیاوە ڕیش سپیە ئەوە حەزرەتی مەسیح بووە لەوێ لە شکلی ئەو پیاواتەوە بۆ ئەوەی تۆ ئەو خێرەت دەستگیر بێت و لەم لەوە مکافەیە وەرگریت ئەڵێ 5 کەس بوون منی لە یەکەم و پێم وتم ئەو پیاوە ڕیش سپیە حەزرەتی مەسیح وتی بەڵێ بە دڵنیاییەوە حەزرەتی مەسیح بوو ئەڵێ بە دووەمم وتم ئەو پیاوە ڕیش سپیە حەزرەتی مەسیح بوو وتی بەڵێ ئەو حەزرەتی مەسیح بوو بە سێم وت بە هەماشەوە بە چوارم وت بە هەماشەوە بە پێنجەم وت بە هەماشەوە وتم ئەی مامۆستا تۆ چی دوت وتی وەڵام منیش پێم وتن ئەو پیاوە ڕیش سپی ئەناسم ئەوە خادمی مزگەوتێکی پێغەمبەرەکەی ئێمەیە لە مزگەوتی دارۆغا لەوێ خادمە ئەوم پیاوە ئەی ناسمە ڕیش سپیە ئەگەر مەسیحەکەی ئێوە خادمی مزگەوتەکەی پێغەمبەرەکەی من بێت من ئەبێ ببم بە مەسیحی ئەڵێ وەکو ئاوێکی سارد بکەی بە سەریانە هەمووی قوفڵ بوو هیچ قسەیەکیان پێ نەما وتیان خوا حافیز